ئەوەی دەبینن ئەوەی دەبینن ئەو دەعبایە ئەوە وەکو چیسەی زەرداوی هات بزانە چەند گەورەیە طبیعی دوینێ شەوێ ئەو نەخۆشە لە خستخانەی داخل کرابوو ئیشیلۆ نەکرابوو گوت بە ناتان عەمەلیاتی لێ بکەین ئەوەی ئیش جوانی لە مێرەبانی هاتە مەشاکە چەند بە جوانی دەرمیا بەبێ ئەوی بتەقی ئەو هەلە وردە ڕای دەچێشم بەس زۆر گەورەیە ئەمە نامێت چی نەخۆشی شەخکەم دێن چی دەکەین دێین لە دیوی دەرێ ئەو پارچەکەم ڕاکێشایە ڕای دەچێشم ئەو حرەکەی مارەکەی جێتان لە فشەی هەیە ئەوە فشەی مارەکەیە ئەوە پێی دێنە سەکەر ئەو هەبردمانە ژۆرێکە تەمەشاکە ئەوە زەرداوەکەمان بوو کچکەمان کردەوە بەتارم دەمەوێت دێنم خۆشبەختەوەی بەشدارە لە مهرەبانی ئەو جیهازە مهمانەمان کڕی تاوەکو ئیشەکان بە جوانی بکرێتن بە زێرە پیشامدا ئەوە ئێستاکە دێین ئامێرشکە دەبینە ژۆرێکە ئەوە ئارتری پێ دەرێن ئەو هەلە دەکەینەوە دایر مەدایر دەیسوڕێنین ئەو هەلە دەمانێت دەریبینین ئێستا پێتان دەرم ئەو بەردەیە چی کردبوو ئەو دەرمان هینا تەمەشاکە ئەو چیسە زەرداوە گەورەی هەبوو زانە چەند گەورەیە تەمەشاکە ئەوە دەستی منە هەچی دەستی منە تەمەشاکە ئەو جۆ پڕ بووم بە تارمان کرد ئەو دەرمان هینا ئیلتیهابی کردبوو ئەوەی ئیشدوانی لە مهرەبانی ئەو ئێستاکە دێم دەمەوێت ژۆرێتان پیشان بدەم تەمەشا خاوێن و باوێن ئیشەکی جوان ئەوە قرتەکانمان لۆ لێدا بە جوانی ئەوە لە جەرگەکەمان کردیتەوە باشە ئەوەش پشت جەرگەکەی تەمەشاکە عملیاتێکی زۆر جوان ئەوە هەموو ئەو ئیلتیهاباتەمان ڕاکێشە تەمەشا ئەوەی ئیشدوانی لە مهرەبانی والله دكتورة از هما خودی ساعت 12 شوی منا حتی سپیدی ملايين باگ دای نیورو اباش جان نشکست چند درمان او ابد والله مگو خودی دی بما مهربانی مگو دی بما مهربانی لال دکتور دلی والله منایر الحمدلله تعملیات یا الحمدلله زوره باشه والله یا ربی خدا دی ناجح کرد حول قوت خدای و اخستی علی والله یا والله فقیره علی والله مو فقیره درجه یک ابو فقیر علی والله يلا ممنونم يلا ممنون يا رب خدا دی تناجح کرد ان شاء الله والله عملنا 3 روز بمجان لي از بحاصل شو ما خاسته علاج ومدام قلت لها جاري عملنا كان تهبطه هاي انه ما قلت لاش ما خد لي ومن كايش رجي اصلا ما قلت له انا بيت الله اللي فاوي بعملات نجي باش الحمد لله جان دوش مني باش عملاتي خوش ولادي نجي جامي بس نجي جامي باش ها نخرج من الطاوله نخرج باش الله میهرەبانی دڵسۆزی و لێزانی